سۆران چییە؟ سمبولی ئازادیە. حەسەن کێیە؟ حەسەن نەمرە. شوان سابیر لەکوێیە؟ لەناو دڵماندایە. لەناو دڵماندایە. تا سپاس و پێزانیمان هەیە بۆ هەموو ئەندامان و چالاکوانان کە لەم ڕۆژەدا لە چالاکی ڕێکخراوی داخۆک بەجاری بوون لە ساڵیادی تیرۆکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە کە لە ساڵی 2008 لە شاری کەرکووکی خۆشەویست لە قودسی کوردستان لەلایەن چەتەکانی دەسەڵاتی کوردیەوە تیرۆر کرا. هەموو تاوانێکی سۆرانی مامەحەمە ئەوە بوو کە دەستی بردبوو بۆ چەندین دۆسەی گەندەڵی و ئابروبەرانەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەمەشتی بەسەرا بێت کە ئێمە چاوێ بخشینەوە بەسەر سیاسەتی دەسەڵاتی کوردی بە تایبەتی بە نەماڵی بەرزانی و تاڵەبانی کە بەردەوامن لە پێشڕکردنی مافەکانی مرۆڤ، بەردەوامن لە کوشتن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و خەڵکی مەدەنی. بەم دوایانەش لە ناحیەی وەرتێ لە دەڤەری باڵەکایەتی لە گربوونەیەکی ناڕەزایی خەڵکی ئەو ناوچەوەیە دژی نەبوونی خوزمەتگوزاری و دژی نەبوونی موچە هەستان بە شەهیدکردنی حەسەن بەرزی نەمر. لە دواتردا لە چەند ڕۆژی ڕابردوودا چەتەکانی بارزانی لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر هەستان بە پەلەماردان و ڕفاندنی ڕۆژنامەنووس و پارێزەر شوان سابرگەردی و ئێمە ئەمانەوێت دووپاتی کەینەوە کە ئێمە گەیەنەری دەنگی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و خەڵکی بەژمێنەتی کوردستانین کە ئەمڕۆ بۆ ماوەی 81 ڕۆژە موچەیان پێ نەدراوە لە سایەی دەسەڵاتی کوردیەوە تووشی دەیان قەیرانی کۆمەڵایەتی و ئابووری سیاسی بوونەتەوە. بۆ مەبەستەش ئێستا چینە لای پەیامی ڕێکخراوی داکۆک بەڕێز بەرزان ڕەشید با فەرمێ بۆ پێشکەشتنی پەیامی داکۆک. خدای بەخشندە و میرەبان، سەرەتا بە خێراتنی هەموو لە یەکتان دەکەین، ئەرکتان کێشاوە، ئامادەبوونتان جێگەی وەفایە بۆ ڕۆژنامەنووسی جوانە مەرگ و ئەو ئامانجەی لە پێناویدا شەهید کراوە. بەڕێزان لای هەمووان ئاشکرایە ئەمڕۆ ساڵیادی شەهیدکردنی ڕۆژنامەنووسی جوانە مەرگ سۆرانی مامەحەمەیە. ئەو دەنگە زوڵاڵە خۆنەویستەی لە 21 حەوتی 2008 لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە کەرکووک شەهید کرا. ئەگەرچی ئەو ڕووداوە کاردانەوەی گەورەی لەسەر ئاسی ناوخۆی و تەنانەت دەرەوەش بە دوای خۆی داهێنا، ڕێکخراوە جیهانیەکانی تایبەت بە مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسانی هێنایە دەنگ، بەڵام تا ئێستایشی لەگەڵدا بێ بەکەرانی ئەو کارە تیرۆریستیە بە سزای خۆیان نەگەیشتوون. ئێمە لێرە لە ساڵیادی شەهیدکردنی ئەو قەڵەمە من کۆڵکارەدا نەفرەت لەو ئەقڵێتە دەکەین کە پلانەکەیان داوشت و شەهیدیان کرد. نەفرەت لەو ئەقڵێتە دەکەین کە تا ئێستا بەکار و بەرکارە بۆ شەهیدکردنی ڕۆژنامەنووسان. نەفرەت لەو دەستانە دەکەین کە بە دەستڕێژی گول لە سۆرانیان شەهید کرد. نەفرەت لەو دەسەڵاتە دەیەوێت ڕۆژنامەنووسان بێدەنگ و شەهید بکات. نەفرەت لەو دەستانەی لە هەر کاتێک زیاتر ئامادەتر و کاراترە بە تفەنگی دەستیانەوە بۆ ترساندنی سەرکوردکردنی ڕۆژنامەنووسان. نەفرەت لەو ئەقڵێتە حیزبیە حکومڕانە بێت لە هەناویدا دەیان تاوانبار و سەدان جەلاد و چەندان مستەشاری جاڵدەداوە و ڕێزیان لێ دەگرێت. هەمیشە ئامادەیە و لە کەمیندایە بۆ ڕۆژنامەنووساندن و دەربڕاندنیان لە زێدی خۆیان. شەهیدکردنی پۆلێک ڕۆژنامەنووس وەک سۆرانی مامەحەمە و عەبدولستار تاریق شەریف لە کەرکووک و سەردەج عوسمان لە هەولێر و کاوە گەرمێنی لە کەلار مانای ئەقڵێتی حکومڕانەکەیە و هەمیشە حیزبەکانی دەسەڵاتی کوردی لە خاڵی سەرکوتکاریدا یەکسانن و هاوبەش و شەریکن. شەهیدکردن و بێدەنگکردن و شاربەدەرکردن سینارە بۆ دروستکردن خاڵی زەقی هاوبەشیانە لە مێژووی ستەمی نادادی و دژایەتی میدیاکاری و دوولەتەوەژمی سیاسیان. بەڕێزان ئێوە باش دەتزانن شەهیدانی قەڵەم لە دژی ئەو تاوانانە دەیان نووسی کە لە هەناوی حیزبەکان خۆیانەوە لەدایک دەبوون. تا ئەو ساتێژی لەگەڵدا بێت ڕاستێک هەیە ئەبێ هەمووان لای هەمووان ڕوود بێت، ئەوەیە ئەو کەسانەی دەنووسن و قسەی حەق دەکەن و پێویستە پێشبینی ئەوە بکەن ڕۆژێک لەلایەن سبێڵ بابڕەکانی دەسەڵاتەوە خەڵتانی خوێن بگرێن. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک بڕیارمان داوە لە سەرەتای هەمان ڕێچکەی ڕۆژنامەنووسان وەک بێژان بڕۆین و بۆ ساتێکیش لێیان لا نەدەین.
بڕواشمان بەوە هەیە لە هەر شوێنێکی ئەم دنیاەدا کوردێکی کورد زمان شەهید بکرێت یان و دەربەدەر بکرێت بێگومان دەستی دەسەڵاتی لە پشتەوەیە. هەر شاد بن ڕێکخراوی داگۆک بۆ ماف و ئازادی. ئازادی و دیموکراسی قسەی سەرتیڤیەکانە. کوشتنی ڕۆژنامەنووس ئەخلاق و ڕەوشتانە. هەی مافیای غازوونەوت. هەی مافیای غازوونەوت. مەی کوژە ڕۆژنامەنووس. نۆکەری فارس و تورک. مەی گرە ڕۆژنامەنووس. توف لە ناختان. نەفرەت لە ڕوخسارتان. جووت فرعونی کوردستان بەڵان بۆ سەر نیشتیمان. درودی خوا لە خوێنی پاکی شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان. من ڕێبین ڕەمزی وەک ئەندامێکی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بەداخ و پەژارەیەکی زۆرەوە یادی تیرۆرکردنی سۆرانی مامەحەما دەکەینەوە کە شەهید کرا لەلایەن دەسەڵاتی خۆسەپێنی گەندەڵ زود بنەماڵەیی کوردستان بە هۆکاری بڵاوکردنەوەی ڕۆژنامەیەک دەربارەی بنەماڵەی مەسعود بارزانی لەگەڵ تێوەگلانی بەرپرسانی کەرکووک لەگەڵ لەشفرۆشان. سۆرانی مامەحەمە لە دایکبووی ساڵی 1970 گەنجێکی چاونەترس و ئەندام لەگەڵ گۆڤاری سەربەخۆی لڤین بوو. لە 21 تەمووزی 2008 بەدەستی دەسەڵاتی خوێنڕۆژ بەداخەوە شەهید کرا. کوشتنی ئەو بەس نەبوو هەستان بە کوشتنی سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و هەروە هەستاوان بە دەستگیرکردنی دەیان چالاکوانی ئازاد و بێلایەن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان کە تا ئەم ڕۆژ نەوەستاون لەو کارانە. ئەوە تا لەم ڕۆژانە لە ناو جەرگەی هەولێر هێرش دەکەنە سەر پارێزەرێک بە ناوی شوانگەردی لێی دەدەن و هەڕەشەی کوشتنی لێ دەکەن. حکوومەتێکی بنەماڵەیی لەم شێوەیە و شکست خواردوو کە دوای 30 ساڵ حکومڕانی هیچ خراپەیەک نەماوەنەیکەن دژ بە میلەتەکەمان کە بوونەتە قوربانی لایەنی سیاسی و زیاتر لە 70 ڕۆژە موچیان پێ نەدراوە و ماف و قوتی ئەو خەڵکە دەخۆن کە ئەوەش دەرەنجامی ئەوەیە هەموو لایەک بزانن حکوومەتێکی مافیاگەری بنەماڵەییە. شایانی باسە ئێمە ئەمڕۆ هەموومان سۆرانێکین دژ بە دەسەڵاتی گەندەڵ دەخوێنین دەنووسین دەنگی ئازادیمان هەرگیز خامۆژ ناکرێ. سەرشۆڕی بۆ حیزبی بنەماڵەیی بارزانی و تاڵەبانی و دڵنیایان دەکەینەوە ڕووخانیان نزیکە کورسی دەسەڵات تا سەر بۆ کەس نەماوە و بۆ ئەوانیش نامێنێ. بۆیە لێرەوە پێیان دەڵێم ئەی بکوژی دەنگی ئازادی، ئەی زاڵمی خوێن ڕێژ، ئەی دز و گەندەڵ، ئێمە ئەو خۆرەین ئەم ڕۆژ نەبێ سبەی هەر هەڵدەین. لە کۆتاییدا لێرەوە سەری ڕێزدا دەنەوێنم بۆ هەموو شەهیدان دڵنیایان دەکەمەوە خوێنیان بە فیرۆنە ڕۆیشتووە و ئەگەر چی ئەوان نەماوەن بەڵام نووسینەکانیان لە ناومان ماوەن بەردەوام هەوڵ دەدەین و تێدەکۆشین بۆ ئازادی کورد و کوردستان. زۆر بەناوی خوای گەورە و میرەبان من وەک ئەندامێکی ڕێکخراویدا کۆک بەشداری کرد لەم خۆپشاندانە لە ساڵیادی تیرۆرکردنی شەهید ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەما کە 17 ساڵ بەسەر تیرۆرکردنیدا تێدەپەڕێت لە 12 هەشتی 2008 لە بەردەم ماڵەکەی خۆی لە شاری کەرکووک تیرۆر کرا لەلایەن دەسەڵاتدارانی ناوچەکەوە. 17 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمەدا تێپەڕیوە، بەڵام تاکوم ئێستا نە هیچ کەسێک دەستگیر کراوە و نە هیچ کەسێکیش لێکۆڵینەوەی لێکراوە. سۆرانی مامەحەما ڕۆژنامەنووسی گەنج و ئازا و بوێر بوو، کاری لێکۆڵینەوەی ڕەخنەگرتن بوو لە دەسەڵات، راپۆرتەکانی پەیوەست بوو بە گەندەڵی و پێشێلکردنی مافی مرۆڤ، پەنجەی دەخستە سەر بابەتە هەستیارەکان و ئاماژەی بە تێوەگلانی بەرپرسانی باڵای حکومەت دەکرد کە کاریان بازرگانی کردن بوو بە جەستەی مرۆڤ و تیرۆرکردن. هەتاوەکوم ئێستا چەندین دۆسیەی کوشتن و تیرۆرکردن ڕووی داوە، بەڵام هەتاکوم ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو بابەتە دەستگیر نەکراوە و چەندەها دۆسیەی تریش بە کراوەی ماوەتەوە. داواکارین لەو کەسانەی لەو کارانەی تێوەگلاوێن بە یاسایی خۆیان بگەن و داواکارین دووبارە بەکاری یاسایی خۆیان هەڵسن و لێکۆڵینەوەیان لەگەڵدا بگرێت.
زۆر سپاس. هەموو تافە پێشکەشە بە سەرانی دز و گەندەڵی کوردستان. خاکمان کوردستانیە هی زەرد و سەوز نییە. نامانەوەی بارزانی تۆ بکوژی سۆرانی. یەکێتیش بەو شێوەیە دەستی لەو تاوانەیە. کوا دادگای سەر بەخۆیی هەقی سۆران بۆ ڕۆیی. بڕۆن ملتان بشکێنن ئێوە بە کوشتن فێرن. یەک بە یەک ناوتان دێنم وەک شێخ ڕەزا خوێنم. سەرەتا و یەکەم دانا مەسعودە دزی باوکتانە. دووهەم مەسرووری کوڕی کردێتی کوشت و بڕی. سێم نێچیر مامیانە گەورە دز و بازرگانە. چوارەم جەلالەکانن پیاو کوژ و پێ نەزانن. چوارەم جەلالەکانن پیاو کوژ و پێ نەزانن. خەڵک لێتان تووڕەیە ئەوە وەزعەکەیە. تا بە ناوی خوای گەورە و میهرەبان من ڕامان ئەحمەد محەممەد ئەندام لە ڕێکخراوی داکۆک. ئێمە ئەمڕۆ لە بەرواری 21 حوتی 2025 لەمان سەر کۆبوونێتەوە بۆ یادی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە ئەڵێم سەرشۆری بۆ دەسەڵاتی پارتی و یەکێتی، سەرشۆری بۆ حکومەتی هەرەمی فاشیزم کە تا ئێستا بژانی سۆرانی مامە حەمەی حەقبێش دەستگیر نەکراوە. سۆرانی هەمیشە لە نێو دڵ زیندوو 17 ساڵە دەربارەی تۆ شەهید بوون خوێنی بەناحەق ژاوت ئەنووسێت. 17 ساڵە لە رادیۆ و تەلەڤیزیۆنەکان چیرۆکی پاڵەوانێتی تۆ دەگوێڕێتەوە، بەڵام هێشتا لەو باوەڕەدام کە هیچ کام لەو نووسینەنە نەیانتوانیوە تۆی شەهیدی ڕۆژنامە نووس وە خۆی پیشان بدات. ئەزانم لە نێو جەنگەڵی دەستە سەردەکان تیرۆر دابوویت، بەڵام بێباک بوویت لە بەخشینی ڕوحتان بۆ ئازادی و ڕۆژنامە نووسی کە ئەمەش تۆی کردوتە کەشتی ئازادی. سلااو لە ڕوحتان شەیدی ڕێگای قەڵەم و ئازادی. سەرەتا بە ناوی خۆ بە خێراتنی هەموو ئەندامان و چالاکەوانانەکەین کە ئێمڕۆ بەشدار بوون لە ساڵیادی شەهیدکردنی سۆرانی مامە حەمە و دەرخستنی دەسەڵاتی گەندەڵی یەکێتی و پارتی و ماڵی بەرزانی. ئێستش بە چەند وتەیەک داواکارن لە دوای ئێمە بیڵێنەوە. ئازادی و دیموکراسی قسەی سەر تیڤیەکانە. ئازادی و دیموکراسی قسەی سەر تیڤیەکانە. کوشتنی ڕۆژنامە نووس ئەخلاق و ڕەوشتانە. کوشتنی ڕۆژنامە نووس ئەخلاق و ڕەوشتانە. هەی مافیای غاز و نەوت مەی کوژە ڕۆژنامە نووس. نۆکەی فارس و تورک مەیگرە ڕۆژنامە نووس. نەفرەت لە ناختان تف لە ڕوخسارتان. جوتە فرعونی کوردستان بەلان بۆ سەر نیشتیمان. دەستان خۆشە. ڕامانی ڕێکخراوی داکۆک 21 حەوت دەیان بڕواری دڵتەزێری و لە بیر نەکراوی وەک ئەمڕۆ بەڕێزا خۆ بە خۆشحاڵ دەزانم کە وتارێک پێشکەشکەم بە ناوی خوای گەورە و میهرەبان. تەوەری قسەکردنی من ئەمڕۆ لەسەر یادی شەهیدی چەکی قەڵەم شەهید سۆرانی مامە حەمەیە. شەهید لەسەر ئەو تەرازوە حەق و دادپەروەرەی کە لەسەر باڵای هەموو بینای دادگاکان وێنە کراوە هاتە دەنگ و ئەو تەرازوە دادگەریەی خستە سەر شەقام بۆ داواکردنی مافڕەواکانی کەسانی مافکراو. شەهید بە قەڵەمی سپی دەستی پێکرد بەڵام بە کفنی سوور نووسرا. من ئەمڕۆ داوا دەکەم گەر حەقی کاک سۆران و ئەوانەی تر بەدەست نەهێننەوە دڵنیا بن قەڵەمەکان هەر بە سووری بەردەوامە بن. زۆر سپاس. تەنیا خورشیدت بەسە تا بزانی هێز چییە کە خەڵک لێت ڕاپەڕی مەسیف لێت قەیسەریە قوبادی جادە
هەڵگر هەواتان لە میلەت کرد تا پێداکرا دێر و پەر میلەتان بەهیلا کرد وا مەزانن تێپەڕی خۆت و بافڵ سەرسەری سزای ئێوەش نزیکە هەر لا دەدرێن بە فیکە یا فیکە بۆ لێدەن you.